سڵاتان لەبێ بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە بە هەواڵەکانی سەر لەبانی ڕۆژی یەکشەممە 18 مانگی پوشپەر لە خزمەتانداین سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی لاوانی شۆڕشگێر لەسەر مەزاری کۆمار دەرفتادە لە پیرانشار، چالاکی ژینگە پارێزان بۆ پاراستنی گۆماوی ورمێ، گیان لە دەستانی بندکراوێک لەژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم لە زیندانی ورمێ، دەست بە سەرکردنی نازیلا معروفیان لە شاری تاران، کوژران و برینداربوونی چەندین کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە مهابەت و بۆکان، کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی نەوت لە بەردەم دەفتەری سەرۆکۆماری لە تاران و ناڕەزایەتی خەڵکی تاران لە ئاست مەراسمەکانی جەژنی غەدیر. درێژەی هەواڵەکان کۆبوونەوەی لاوانی شۆڕشگێر لەسەر مەزاری کۆمار دەرفتادە لە پیرانشار بە پێی هەواڵی گەشت و ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەر کۆمەڵێک لە لاوانی شۆڕشگێری پیرانشار بە کۆبوونەوە لەسەر مەزاری کۆمار دەرفتادە پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. بە پێی ئەو راپۆرتە لاوانی شۆڕشگێری پیرانشار گڵکۆی کۆمار دەرفتادەیان گوڵباران کردووە و وێرای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی بەڵێنیان داوا درێژە دەری ڕێگای پڕشانازی بن. شانی باسەکە کۆمار دەرفتادەی تەمەن 16 ساڵ هەشتی خەزەڵوەری 1401 و لە ڕەوتی شۆڕشی ژینا بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. چالاکی ژینگە پارێزان بۆ پاراستنی گۆماوی ورمێ. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەر کۆمەڵێک لە چالاکانی ژینگە پارێز لە دەوروبەری گۆماوی ورمێ کۆبوونەوە، بەڵام هێزەکانی ڕژیم هێرشیان کردە سەریان و کۆبوونەوەکەیان تێکدا. بە پێی راپۆرتەکان بەشداربووانی ئەو کۆبوونەوە تیشێرتیان بە وێنەی گۆماوی ورمێ لەبەر کردووە و ناڕەزاتی خۆیان لە ئاسوشکبوونی دەریاچە و بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم نیشان داوە. چالاکانی ژینگە پارێز هەروەها بنێرێکیان بەدەستەوە گرتبووکە لەسەری نووسرابوو سپاسی نێونەرانی پارێزگاکانی ئازەربایجانی شەرقی و غەربی و کوردستان دەکەین کە بە سازکردنی دەیان بەنداو بوونە هۆی وشکبوونی ئەو دەریاچەیە. گیان لە دەستانی بەندکراوێک لەژێر ئەشکەنجەی هێزەکانی ڕژیم لە زیندانی ورمێ. بە پێی راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی کوردستان ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەر بەندکراوێکی سیاسی لە زیندانی ورمێ بە ناوی موسا ئیسماعیلی پاش 62 ڕۆژ ئەشکەنجەدان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە گیانی لەدەستاوە. بە پێی ڕاپۆرتە موسا ئیسماعیلی ڕۆژی 17 گوڵانی ئەمساڵ بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ ماوەی 62 ڕۆژ بە سەختی ئەشکەنجە و ئازاردرا. ڕۆژی شەممە ناوەندە ئەمنیەتیەکان پەیوەندیان لەگەڵ بنەماڵەی ناوبراو داگرت و ڕایانگەیاند کە بۆ وەرگرتنی تەرمی ڕۆڵەکەیان سەردانی ئیتلاعاتی شاری ورمێ بکەن. پاش سەردانی بنەماڵەی موسا ئیسماعیلی بۆ ئیدارەی ئیتلاعات، سەرکوتگەرانی ڕژیم نەتەنیا تەرمی ڕۆڵەکەیان ڕادەستیان نەکردووە بەڵکو و هەڕەشان لێکردوون کە نابێت مەراسمی پرسە و سەرخۆشی بگرن. دەست بەسەرکردنی نازیلا معروفیان لە شاری تاران. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕی 1402 نازیلا معروفیان خوێندکار و ڕۆژنامەنووسی خەڵکی شاری سەخس بە دوای بانکێشکردنی بۆ دادسەرای گشتی زیندانی ئەڤین دەست بەسەر کرا. بە پێی راپۆرتەکان سێشەممەی هەفتەی ڕابردوو هێزە حکوومەتیەکان هەڵیان کوتایە سەر ماڵی نازیلا معروفیان لە شاری تاران و دەستیان بەسەر کەرەستە و کەلوپەلە شەخسیەکانی ناوبراو وەکو موبایل و لەپتابەکەی داگرت. نازیلا پێش ئەوەی دەست بەسەر بکرێت وەک هەواڵنێری ناوەندی ڕاگەیاندنی ڕوویدادی 24 چالاکی دەکرد و دوای بڵاوکردنەوەی وتوێژێک لەگەڵ باوکی ژینە ئەمینی شەوی یەکشەممە 8 خەزەڵوەری 1401 لەلایەن هێزامنیەکانەوە دەست بەسەر و دواتر بۆ بەندی 209 زیندانی ئەڤین ڕاگەزرا. نازیلا لەلایەن لەقی 26 دادگای ئینقلابی تاران بە 2 ساڵ زیندان و بڕی 15 میلیۆن تمەن سزای ماڵی هەروەها 5 ساڵ دوورخرانەوە لە زەیدی خۆی مەحکوم کراوە. کوژران و برینداربوونی چەندین کەس لە دوو ڕووداوی هاتوچۆ لە مهابەت و بۆکان. ڕۆژی هەینی 16 مانگی پوشپەر بەهۆی دوو ڕووداوی هاتوچۆ لە مەحوەرەکانی میاندووا و بۆ مەهابەت و مەهابەت بۆ بۆکان
4 هاوڵاتی لە نێو ئاگردا سوتاون و چەند کەسی دیکەش بریندار بوون. بەپێی راپۆرتەکان ئۆتۆمۆبیلێکی وانەتی مازدا لە جادەی نێوان مەهاباد بۆ میاندووە و بەهۆی تەقینەوەی کەپسولی گاز وەرگراوە و لە نێو ئاگردا سوتاوە. بەپێی زانیاریەکان لەو ڕووداوەدا 3 سەرنشینی ئۆتۆمۆبیلەکە گیانیان لەدەستاوە و 2 کەسی دیکەش ڕاگوێزی نەخۆشخانەی مەهاباد کراون. لە ڕووداوی دووهەمدا کە لە نێوان 2 ئۆتۆمۆبیلی جیپ و پژۆ لە جادەی نێوان مەهاباد بۆ بۆکان ڕوویداوە، هاوڵاتیە گیانی لەدەستدا و چەند کەسی دیکەش بریندار بوون. نقمبوونی لاوێکی تەمەن 17 ساڵ لە چۆمی گەردەلانی مەریوان. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی هەینی 16 مانگی پوشپەڕ، لاوێکی تەمەن 17 ساڵ بە ناوی نوعمان مەسنەفی لە چۆمی گەردەلانی گوندی چۆڕ و نەنە نقمی ئاو بوو گیانی لەدەستا. بەپێی زانیاریەکان لە ماوەی 1 حوتوی ڕابردوودا بەلانی کەم 5 لاوی خەڵکی شارەکانی مەریوان، بۆکان و سەقز بەهۆی شارەزان نەبوون بە فەنی مەلەوانی لە نێو بەندا و چۆمەکانی کوردستان گیانیان لەدەستاوە. نەبوونی ئیمکاناتی مەنی لە تەنیش بەندا و چۆمەکان، دابین نەکردنی ئیمکاناتی تەفریحی و وەرزشی بۆ لاوان و بایەخ نەدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داهاتووی لاوانی ئێران سەرەکی ترین هۆکارەکانی گیان لەدەستانی لاوان لە وڵاتێکە کە هیچ کەم و کورتیەکی لە بواری داراییدا نیە. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانی نەوت لە بەردەم دەفتەری سەرۆک کۆماری لە تاران. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانی سەنعەتی نەوت بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری سەرۆک کۆماری لە تاران ناڕزایەتی خۆیان لە ئاستۆخی خراپی مەعیشەت نیشاندا. بەپێی راپۆرتەکان کرێکارانی پەیمانی و ئەرکان سالس لە ناوچە نەوتیەکانی جنوبی ئێران بە کۆبوونەوە لە بەردەم دەفتەری سەرۆک کۆماری لە تاران خوازیاری وەلانانی پەیمانکار و جێبەجێکردنی داخوازیەکانیان بوون. شانی باسە کە ئەو کرێکارانەش کە ئیمکانی بەشداری لەو کۆبوونەوە نەدانەبووە بە بەدەستەوەگرتنی پلاکارت پشتیوانی خۆیان لە هاوکارەکانیان دەربڕیەوە. ناڕزایەتی خەڵکی تاران لە ئاسمەڕاستمەکانی جەژنی غەدیر. ڕۆژی هەینی 16 مانگی پوشپەڕ خەڵکی ناڕازی لە چەند گەڕەکی تاران دژایەتی خۆیان لەگەڵ مەراسمە مەسەبیەکانی حکوومەت نیشاندا و لە هێندێک ناوچەش لەگەڵ هێزە ئینتزامیەکان تێکەڵچوون. بەوتەی هاوڵاتیان لە کاتی بەڕێوەچوونی مەراسمە مەسەبیەکانی حکوومەت دایان کێشە و گرفت بۆ خەڵک ساز دەبێت و بەرپرسانی ڕژیم هیچ بایەخێک بە شارۆمەندان نادەن. لەخۆ شەقامەکان دائەخەن و بەهۆی قەرەباڵغی و ترافیکەوە نیوە شەو دەگەیتە ماڵ و ناتوانی پشوێک بدەیت. لە حاڵێکدا خەڵک بە بۆنەی گرانی و هەژاریەوە لە دۆخێکی خراپدا دەژین. ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بە هەزاران ملیارد تومەن بۆ مەراسمە مەسەبیەکانی سەرف دەکات. برینداربوونی 3 وڵاتی بەلوچ و دەست بەسەرکردنی چەندین کەس لەلایەن ڕژیمەوە. ڕۆژی شەممە 17 مانگی پوشپەڕ 4 چەکدار هێرشیان کردە سەر کەلانتەری 16 زاهیدان و شەڕ هاتە ئاراوە و بۆ هۆیەوە 2 هێزی ڕژیم کوژران و هێرشبەرەکانیش گیانیان لەدەستا. بە پێی راپۆرتەکان هاوکار لەگەڵ ئەو هێرشە هێزەکانی سپای پاسداران و ئیدارەی ئیتلاعات تەواوی شارەکان میلیتاریزە کردووە و بەبێ هۆکار خەڵکی مەدەنی و ئۆتۆمۆبیلەکانی نێو شەقامیان داوەتە بەردەست ڕێژی گولە. بەپێی دوایین زانیاری بەلانی کەم 3 وڵاتی مەدەنی برینداربوون و چەندین کەسی دیکەش دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراونەتەوە. دوا هەواڵ کوژرانی 22 کەس لە هێرشی هەوایی ئەرتەشی سوودان. وەزارەتی بێهداشتی وڵاتی سوودان ڕۆژی شەممە 17 پوشپەڕ ڕایگەیاند لە هێرشی هەوایی ئەرتەشی سوودان بۆ سەر شاری ئۆمەدەرمان 22 کەس گیانیان لەدەستاوە. بەپێی راپۆرتەکان ماوەی 12 هەفتەیە کە شەڕ لە نێوان ئەرتەشی سوودان و میلیشیاکان بەردەوامە و نێوانگێڕی وڵاتانی جیهان و نەتەوەی گرتووەکان تا بە ئەمڕۆ هیچ ئاکامێکی نەبووە. بەهۆی شەڕی نێوخۆیی لە وڵاتی سوودان بەلانی کەم 1000 کەس گیانیان لەدەستاوە و بە ملیۆنان کەسی دیکەش ئاوارەی وڵاتانی دەوروبەر و ناوچەکانی دیکە بوون. وەڵە بینەرانی خۆشەویست گەشتی هەوڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵ.